داعش بيشتي مالا مخراكه وظيفة بامتشو حتى الدولة مفصلة عندنا. بڕیاری جێبەجێکردنی سزا بەپێی بڕیاری دادگای شەرعی لە نینەوە بڕیارماندا بە بڕینی دەستی تاوانبار مەیسەر موئمین کە بەهۆی سەرپێچیکردنی لە یاسا تاوانبارە بە دزینی ماتۆرسکیل. ئەم بڕیارە لەلایەن دادگای شەرعیەوە فەرمانی جێبەجێکردنی بۆ دەرچووە. ئەمە بڕیارێکی شەرعیە کە لەلایەن دادگای خەلافەتی داعشەوە لە مووسڵ لەسەر گەنجێکی ئەو شارە جێبەجێ کراوە. ئەم گەنجە دەستی بڕاوەتەوە و ئەمەش نمونەیەکە لە سەدان بڕیاری دیکەی هاوشێوە کە لە دادگاکانی داعش دەرچوون و بە وتەی خۆیان پیادەکردنی دادپەروەریە لەسەر زەوی. لە ناو یەکێک لە کەمپەکانی ئاوارەکانی مووسڵ تیمی بەرنامەی چیرۆکەکانی دوای جەنگ ئەم گەنجە دەدۆزێتەوە کە بە تاوانی هەوڵدان بۆ بردننی ماتۆرسکیلێک داعش دەستی ڕاستیان پڕاندووە. مەیسەر لە دوای هێرش و پەلاماری داعش بۆ مووسڵ لەگەڵ خانەوادەکەی بڕیار دەدەن لە شارەکەدا بمێنەوە و ژیانی ژێرفەرمان و دەسەڵاتی داعش قبول بکەن. دوای تێپەڕبوونی زیاتر لە 2 ساڵ مەیسەر ئێستا لە کەمپی خازر لەگەڵ خێزانەکەی ژیان بەسەر دەبن. دەمانەوێت سەربردەی ئەم ڕووداوە بزانین کە بۆچی دەستیان پڕاندووە و بە شێوازێک بڕیارەکە جێبەجێ کراوە. دو علي يما الدولة داعش چەکدارانی داعش داوایان لێ کردم و وتیان وەرە ئێمە پێویستمان پێێتە. دواتر لە ئۆتۆمبیلەکە سەرکەوتم و منیان لەگەڵ خۆیان برد. پێیان وتم تۆ ماتۆرسکیلت بردووە. منی شەڕم لەگەڵیان کردبوو چونکە دوای ئەوە ماتۆرسکیلەکەم لە حەوشی ماڵەکەم شارد بووە. فڕۆشت بووم بەنیازی ئەوە بووم بە پاری ماتۆرسکیلەکە بەرەو دەرەوەی وڵات بڕۆم بچم بۆ تورکیا. دواتر کە زانیان منیان دەست بەسەر کرد 6 ڕۆژ دەستم بەسترا بووە. دواتر دوای ماوەیەک منیان گواستەوە بەردەم دادگا و دادوەر بڕیاریدا یان بۆ ماوەی 35 ڕۆژ بند دەکرێم یان دەستم دەبڕێتەوە. پاشان سزای دەست بڕینەوەیان بۆ هەڵبژاردم. لە ناوڕاستی شەقامێکدا چەقۆی گەورە و مێزێکیان هێنا. شەقامەکەیان داخست و لە پێش چاوی خەڵک دەستیان بڕیمەوە بەبێ ئەوەی هیچ دەرمانێکی سڕکەرم پێ بدەن. لە بەیانیەوە تاکو ئێوارە زیاتر لە 100 کەسیان بەم شێوەیە سزا دەدا. دواتر منیان برد بۆ شوێنێک و برینەکەیان پێچامەوە گوتیان تۆ ئازاد کرای. هەر کەسێک دەستی لە سەر و مەچەکێ بڕابێت ئەوە واتای ئەوە نییە دەستی بڕاوەتەوە. ڕەنگە لەو بەردومانەکان یان لە ڕووداوێک دەستی بڕابێت بەڵام ئەوەی لە مەچەکدا بڕابێت ئەوە داعش بڕیوێت. هەر کەسێک دەستی ببڕێتەوە راپۆرتی پزیشکی پێدەدەن. من یەکێکم لەو کەسانەی کە راپۆرتی پزیشکیم هەیە کە داعش خۆی دەستی منی بڕیوەتەوە. بڕینی دەستی مەیسەر کاریگەریەکی نەرێنی لەسەر ژیانی خێزانی ئەو بەجێهێشتووە. ئەو ئاماژەبەوە دەکات بە بڕانەوەی دەستی هاوسەرەکەم ئیتر کزە ئومێدی خۆشگوزەرانیمان کوژایەوە. لەم کاو لە مەوتەنەدا مرۆڤ بە دوو دەست چنگە کڕیەتی و پێڕاناگات و ئێستا ئیدی ئەگەر دەستێکی شت پەڕابێت ئەوە کارە ساتێکە بۆ خۆی. سەرڕای ئەوەی داعش باڵی ڕەشی حکمی خۆی بەسەر مووسڵدا کێشا بوو بەڵام ژیان لە کۆڵان و گەڕەکە وێرانەکانی مووسڵدا هەر بەردەوام بووە و ئەم دوو گەنجە سەرڕای قۆرسی باری ژیان و دەسەڵاتی داعش ژیانی هاوسەریان پێکهێناوە. من لە ماڵی باوکم بووم هیچ شتێکم لەبارەی بڕانی دەستی هاوسەرەکەم نەدەزانی. باوکی هاوسەرەکەم ڕۆژێکیان هات بە دوای مندا گوتی مەیسەر ئازاد کراوە با بگەڕێینەوە ماڵەوە. هاتمەوە ماڵەوە کەس هیچ شتێکی بە من نەگوت بوو دەربارەی بڕینی دەستی هاوسەرەکەم. هاتمە ژوورەوە و لە ژوورەکە پاڵکەوت بوو لە ژێر پەڕۆکێکدا دەستی شاردبەوە. کاتێک چەرچەفەکەم لادا بینیم دەستی ڕاستی بڕاوەتەوە. زۆر گریام و دڵنەواییشم دایەوە. پێشتر نەمدەزانی هاوسەرەکەم تاوانێکی ئەنجام داوە بەڵام کاتێک کە گروپی حزب هاتن بۆ ماڵەکەمان و گوتیان بڕیاری دەست بەسەرکردنی پیاوەکەمیان پێیە بە تۆمەتی دزینی ماتۆرسکیل من زۆر لێی تووڕە بووم. دواتر ئەم کارە ساتە بەسەر پیاوەکەم داهات. لە پاش ئەوە هاتین بۆ ئێرە لەم کەمپە ژیانمان دەست پێ کردەوە. ژیان لێرە زۆر ئارامە و زۆریش خۆش ئەژین. ڕۆژمان زۆر باشترێ لە پێشتر کە لە مووسڵ بووین بەڵام یەک شت دڵگرانم دەکات کە دەبینم پیاوەکەم ناتوانێت وەک پیاوەکانی دیکە کار بکات بەدەستێکەوە. ئەمە ژیانی ئێمە زۆر ناخۆش دەبێت. هێرشی داعش بۆ سەر شارەکەیان جگەلەوەی دەبێت تەمای وێرانی ماڵ و حاڵی خەڵکەکە بۆ ئەم گەنجە دەبێتە لە دەستدانی یەکێک لە ئەندامەکانی لەشی
لە بەردەم زیاتر لە 300 کەس لە مناڵ و پیر و گەنج وەک چاوترساندنی کەسانی دیکە حکمەکە جێبەجێ دەکرێت. داعش بيشتويكي مالا مخراكة وظيفة جبامة شو حتى الدولة مفصلة عندهم. سەدام هاوڵاتیەکی شنگالە پێشتر لە ڕیزەکانی پۆلیسی شنگال دامەزرا بوو. کاتێک چەکدارانی داعش شنگال داگیر دەکەن بەهۆی کارەکەیەوە لەگەڵ چەندین کەسی دیکەی هاوپیشەی خۆی لەلایەن داعشەوە دەگیرێت و بە توندترین شێوە ئازار و ئەشکەنجە دەدرێت. لە زیندانەکانی داعشدا لە چاوەڕوانی کۆتایی هاتنی ژیانیان دوا ساتەکانی تەمەنیان لە کونجی زیندانێکدا بەڕێ دەکەن. بەڵام فڕۆکەیەک دەبێتە فریادڕەسیان و لەگەڵ بۆردومانکردنی گرتوخانەکەیان دەرگا و دیواری زیندان دەشکێت و ئەوانیش ڕزگاریان دەبێت. سەدام لە دوای ئەوەی لە بەندیخانەکەی داعش لە شنگەڵ ڕزگاری دەبێت لەگەڵ خێزانەکە و منداڵەکانی بەرەو مووسڵ سەر هەڵدەگرن تاوەکو جارێکی دیکە لەلایەن چەکدارەکانی داعشەوە نەدۆزرێتەوە و نەکوژرێت. بداية أول داعش درباز بنا شنغال دوام البوليسية شنغال بوم از مفوض المديرية شنغال بوم بداية هات ما نكاري أم بازدان أو داعش قبل شونا سر شوي ريقرتنا سرما بيجا جناري ما ازيدي بوم مالا أبو الياز بوم داعش شون باون أساس ما بكو أساس ازيدينا مو خلاص كمقرابة بسلمان وسر مسؤوليامه اشتيمه خلاص كر او شون دركتن شون كردستان نزل شاوا شون خلاص بون الحمد لله اشتويك داعش هات مالا ما ازقرتم ازبر ما جامعه اساس ما بكجن الجامعه بو ام قلق بون بيش مرقا بون اسايج بون قلق عن قرتن طياره هاتش كردستان طياره خلاص كانت الجامعه ده صاروخ الجامعه وما باظه سري منها شظايا التدايا وام دركتن مبازه ازبرما مستشفى موصل المستشفى مبازه شو مالا مروبد موصل بون وسي صلاز المال وان بوم يعني درنا كاتبنا شو درك حتى جيش مكافحه ارهاب هات موصل وجولا مبازه وهاتنا مخيم الريا موصل رياض اللحفه البكري بو تفتيشي وان ني قوي بو داعش كوري خالي ميجي مره بون او السيطرة وان بو سيطرة داعش بو قويا كي منتسب برايا ما قونا بس كوري خالي نزل شاو بي حسا قرتن او السوات الدوامينة رأسا كشتن ديار ما كشتن وقوتي منتسبين ما قلنا زنين منتسبين شوية شاغي ومبازهم هاتنا مسل بيجا مالا مروفي من المسل قال لكنا هر هيفا كيدو هي بس تحولهم من غير مال نزامين من دركة ثابتة وسي صالات شوم هر ما قدم هاي مالك شوم جارك وادي حجر طوق عندنا على اساس منتسبين هم ببن على اساس بكجن ويش في از بازدم خالي ما از هزمان مزبر شقاق الخضراء الموسل وبيشتي ويك باسبوع كي دوز اسبوع ديسه هاتن شقاق طوق عندنا ديسه از بازدم شوم حي البكر بيشتي ويك مكافحه ارهاب درباز وحي البكر والطيارة هاد يعني وضع خربطي الباوان ما باصدم دركتنا وهاتنا كرمامي مربون او مرن شغله الطيارة اللي دابو او مرن وجسمي مو خويبون يعني انها شظاير سلم هنا حتى انا شظاير كده ويعني جسمي مو خويبون هات مال حتى يجي قريا ودنيا خراب ما باصده بيجويك ما باصده يعني بريام هم امشون دوميز والدوميز شيبه بدكتن مشونس
اخبار نبو بس اعلاناتي وان دعاياتي وان بو هم دعايات بون شغله وان هم دعايات بقين ام قاندنا دهوك بقين قاندنا هولير بس درو يعني داعش بيشتويك مالا مخراكر وظيفه بامتشو انها حتى الدوله مفصله عندنا بقين شراهم درنا كتن شاوم در كفن بس خلف عمل خديه وهرجع كم ام حيفا خوش اشباه داعشات بن ان شاء الله. هاوسەری سەدام کە بەڕەسەلک عەرەبە ئەو نەهامەتیانەمان بۆ دەجێڕێتەوە کە لە ساتە وەختی داگیرکردنی شارەکەیان بەسەریاندا هاتووە. أول يعني من فاتوا الدواعش إحنا ما كنا متوقعين يعني يفوتتهم. کاتێک کە گوێمان لێبوو گوتیان داعش مووسڵی داگیر کردووە لەو بڕواایجانە بووین کە دەسەڵاتیان بگاتە شارەکەمان ئێمە لە شنگال سەرقاڵی ژیانی ئاسایی خۆمان بووین و پیاوەکەم ئاسایی کاری دەکرد لە داوامەکەیدا ڕاست بوو موچیان بۆ 2-3 مانگ تاخیر ببوو بەڵام بەڕێوبەرەکەی پەیڕاگەاند بوو کە لە کاتی نزیک موچەکەشیان پێدەدرێت و ژیان ئاسایی دەڕۆیشت بەیانیەک ئاسایی لە ماڵ دانیشت بووین گوێم لێبوو لە دەرەوە خەڵک دەنگیان دەهات من وامزانی ئێزدیەکانی دراوسێمانە شتێکیان بەسەر هاتووە من چوومە دەرەوە لە ماڵەوە بینیم قەرەباڵغەیەکی زۆر هەبوو ئێزدیەکان بە کۆڵانەکەدا هەڵدەهاتن لیانم پرسی چی ڕووی داوە بۆ ڕادەکەن گوتیان داعش گەیتۆتە گوندەکەمان منیش بە هاوسەرەکەم گوت کە خەڵکی دەڵێن داعش هاتوون بۆ شنگال ئەویش خۆی ئامادە کرد بگەڕێتەوە بۆ داوامەکەی خەڵکە ئێزدیەکانم بینی کە بە چ شێوازێک هەڵدەهاتن و شارەکەیان چۆڵ دەکرد دیمەنێکی زۆر ناخۆش بوو ئێمە لەگەڵ ماڵێکی دراوسێمان کە ئێزیدی بوون مابووینەوە لە گەڕەکەکەمان لەبارەی ئەوەی چۆن بڕۆین قسەمان دەکرد لەو ساتەدا داعشەکان بەناو گەڕەکەکەمان پەرز بوون چوون بۆ لای دراوسێکەمان و گوتیان دەبێت بکوژرێت چونکە ئێزدیە پیاوەکەم لەگەڵیان قسەی کرد و پێیانی ڕاگەیاند کە ئەو دراوسەیەکەمان دەناسێت و کەسێکی چاک و مسلمانە گوتیان چۆن مسلمانە ئەوە ئێزدیە و زۆر ئازاریان داین پیاوەکەی منیشیان دەستگیر کرد لەگەڵ چەند کەسانێکی دیکە لە گردوخانەیە کۆکراینەوە ئەوان هەمویان فەرمانبەری حکومی بوون کە بەندکرابوون خۆشبەختانە گرتوخانەکە دوای چەند ڕۆژێک کەوتە بەر بردومانی فڕۆکەی جەنگی لە سەرەتا پێیان گوتینە هەموو دەست بەسەرکراوەکان مردوون نەمان دەزانی چی بکەین کاتێک ئەو برایەکەیم بینی لە کۆڵانەکەمان بەرەو ماڵەکەمان دەگەڕانەوە و هەموو گیانیان خوێنی لێ دەچۆڕە زۆر ئازاریان کێشا بوو ئێمان دەمانگوت قەت چاک نابنەوە لەو ساتەدا بڕیارماندا لە ترسی چەکدارەکانی داعش هەڵبین چونکە دەیانزانی پیاوەکەم کارمەندی پۆلیس بوو ئەگەر بمابینەوە ئەوە دەیان دۆزینەوە دەیان کوشت بۆیە چوین بۆ 2 میز و لەوێش بەرەو مووسڵ لەژێر جلوبەرگی ئافرەتان پیاوەکەم و براکی و کوڕی مامێکیشیان هەڵاتن بۆ مووسڵ کوڕی مامەکیان لە مووسڵ بزر بوو نازانی چی بەسەر هاتووە بەڵام گوتیان گوایە کوژراوە ئێمە لە مووسڵ زۆر ئازارمان کێشت ئێستا داعشەکانم بەدەست بکەوێت خۆم دەیان کوژم چونکە ماڵ و ئۆتۆمبیل و هەموو کەلوپەلێکمان لەدەستدا و هیچمان نەماوە لە ئێستادا سوپاس بە خوددا و سوپاس بە بەرپرسانی کوردستان لێرە کەشێکی ئاراممان هەیە و ژیان بە ئازادی بەسەر دەبین والحمد لله بسلامة أول شيء رب العالمين ثاني شيء كردستان والحمد لله الخيرين والطيبين مثلكم داعش بيشتويك مالا مخراكر وظيفة بامتشو انها حتى الدولة مفصلة عندنا لە کەمپی ئاوارەکان لەلایەن ئیداری کەمپەکانەوە هەوڵ دەدرێت پێداویستەکانی خەڵکەکە دابین بکرێت یەکێک لە پێداویستەکان قوتابخانەیە ئەمەش
واتە لەباربردننی خەونێکی گەورەی داعش کە دەویست پەروەردە و فێرکردنی شارستانی لەناو ببات. ئەم قوتابیانەی بە هۆکارە جیاوازەکان لە سەردەمی داعشنیان خوێندووە، جارێکی دیکە پەڕەی دەفتەرەکان هەڵدەدەنەوە و بە پێنووسەکانیان وێنەی ئەو هێمایانە دەکەن کە مامۆستاکانیان فێریان دەکەن. ئەم مامۆستایە کە ڕۆژانە سەردانی قوتابخانەکەی دەکات خاوەنی بڕوانامەی خوێندنی باڵایە لە وڵاتی بەریتانیا. ئەو کاتی چەکدارانی داعش لە مووسڵدا بوون، ئەو وەک خزمەتگوزار لە قوتابخانەیەک کاری کردووە. خذ شهادة توفل من بريطانيا. بڕوانامەی تۆیفڵم لە بریتانیا وەرگرت و ساڵی 1970 گەڕامەوە بۆ عێراق و بۆ شاری مووسڵ. لە چەندین شوێن ئیشم کردووە، لە کۆمپانیاکانی بەغدا و لە باکووریش وەکو وەرگێڕی ئینگلیزی کوردی. پاشان گەڕامەوە بۆ مووسڵ لەگەڵ ڕووخانی ڕژێمی بەعس. پاشان وەک مامۆستای تایبەتی ئینگلیزی کارم کرد لەگەڵ پۆلی شەشی زانستی، چونکە تێگرای قوتابیەکان پێویستیان بە مامۆستایەکی باش هەبوو بۆ ئەوی وانەکانیان بەباشی بۆشی بکاتەوە و هەوڵم دەدا بە باشترین شێواز یارمەتی قوتابیەکان بکەم بۆ ئەوەی لەوانەکان تێبکەن. پاش هاتنی داعش هەموو شتێک سەراوژێر بوو، ئیدی هیچ ئیشێکم نەما و بووم بە فەڕاژ لە قوتابخانە. شوێنەکانم پاک دەکردەوە و دەمشوشت و چایم لێدەنا و فەڕاشێک بووم، هەموو ئیشێکیان پێم دەکرد. روح ودينا بريد جيب شغلات، يعني هذا شغل فراش يعني لا أكثر ولا أقل. جي كي ال ام ان او بي كيو ار اس J, K, L, M, N, يعرفون أنه دەیانزانی من لە بەریتانیا گەڕاومەتەوە. دوجار کەسێکیان هات ناوی ئەبوو زەینەبی ئەنساری بوو، وتی تۆ لە بەریتانیا بڕوانامەت بەدەستێناوە و پێویستە تۆ ببی بە مامۆستا. وتم من نامەوێت ببم بە مامۆستا و خەریکی ئەم جۆرە ئیشانە بم، کاری من فەڕاشیە. وتی نا، دەبێ ببی بە جێگری بەڕێوبەر و دوای کردیانم بە جێگر و فەڕاش و پاسەوان. ئەمە شتێکی نامەنطقی بوو. ڕۆژانە دوای تەواوبوونی کاری مامۆستایەتی خەمی سەرەکی ئەو چۆنێتی سڕینەوەی دیمەن و پەروەردەی سەردەمی داعشە و ئەو لەبارەی سیستەمی پەروەردەی و خوێندنی داعشەوە کۆمەڵێک شتمان بۆ دەجێڕێتەوە کە گوزارشت لە عەقلیەت و بیر و باوەڕی ئەم ڕێکخراوە توندڕەوە دەکات. بما يخص بالنسبة للتعيينات بالنسبة إلى التربية أو التعليم كان لا يقبلون لا معلم ولا أستاذ. سەبارەت بە دامەزراندن لە پەروەردە یا خوێندنی باڵا، نە مامۆستایان دەویست نە ئوستاز نە هیچ شتێکی دیکە. ئەگەر بڕوانامەی خولی شەرعیت نەبوایە. خولی شەرعی بریتی بوو لە لەبەرکردنی ئاەت و شێوازەکانی کوشتن و سەربڕین و شتی لەم جۆرە بۆ ئەوەی بتکەن بە مامۆستا. من خاوەن بڕوانامەی تۆیفڵ بووم لە بریتانیا و دەبوایە بڕوانامەی خولی شەرعیم هەبێت و هەر بۆیە پێم باش بوو وەکو فەڕاژ لە قوتابخانە بمێنمەوە. فاضطريت بأن أشتغل فراش بها المدرسة، فكانت مناهجهم دەرسەکانیان زۆر قورس بوو، یان با بڵین زۆر ئالۆز بوو. بۆ نمونە سەبارەت بە منداڵانەی کە پۆلی سێی سەرەتایی بوون، فێری ئەویان دەکردن یەک گولە کۆ یەک گولە دەکاتە دوو گولە، یان سەبارەت بە دابەشکردن دەیانوت هەفتا گولەتەیە، دابەشیکە بەسەر ڕافزیەک و کوردێک و یەزیدیەک و سەلیبیەک و ناوی سەیرە و سەمەرەیتر و تەنیا منداڵەکانیان لەسەر کردەوەی کوشتن و سەربڕین پەروەردە دەکرد. نسيتوها؟ كار اللي نسوقها ايش اسمها؟ سيارة هي الكار. ها؟ كات عافية تصفيق. كات ما معنى كات؟ بزونة أو قطة. كات كات قطة. جيد. كلمة بحرف الدي، دي من يعرف؟ أي كلمة أي دوغ، صح، تصفيق. دوغ كلب.
بالإضافة إلى كل هذا مضايقات الناس بالأسواق. سەرەڕای هەموو ئەمانە ئاستەنگیان بۆ خەڵک دروست دەکرد لە بازاڕەکان، سەیری گۆرەویژنانیان دەکرد یان دەستەوانەکان یان داپۆشینی ڕوخساریان بە جۆرێک کە هیچ شوێنێکیان بەدیارەوە نەبێت، یان سەبارەت بە پیاوەکان دەبوویان ڕیشیان هەبێت و دیمەنیان زۆر ترسناک بێت و دزداشیان کورد بێت. کێشانی جگەرە قەدەغە بوو، ئەگەر کەسێک جگەری کێشا بۆیە پەنجەکانیان دەبڕی. قطع الأصابع في حالة إذا ردت أنت تدخن. ما مبنيين على أساس صحيح، يعني ما تقدر تقول إنه هذا مثلا شيء خطأ، تقول خطأ استدعاء، واللي استدعاء ما حد يسأل عليه. أنت إيش اسمك حباب؟ علي؟ علي إيش؟ علي خضير. علي خضير. خضير عمر. خضير عبد. عبد. هذا فيما يخص بالنسبة للتعامل. ئەمە تایبەت بوو بە هەڵسوکەوتکردن لەگەڵ خەڵکیان پەروەردا، بەڵام لە بوارەکانی تریشدا بۆ نمونە دامەزراندن پێویستیان بە بەیعەت هەبوو. بۆ نمونە ئەگەر ویست باد لە کۆلێژی پزیشکی بخوێنی پێویستیت بە نمرە نەبوو، بەڵکو تەنیا پێویست بوو بەیعەت بدەیت، بەیعەت بدە و بچۆ کۆلێژ و ئەوان پێویستیان بە بەرهەمێنانی پیاوکوش هەبوو. أي أبل. أبل شنو؟ تفاحة. أحسنت. أوكي. MNO H I N O P Q. من يعرف بعد حرف جي ايش يجي؟ تفضل. كي تصفيق. هنا الحمد لله احنا عندما جئنا هنا كان سپاس بخوا کە هاتین بۆ ئێرە، ئیشەکە زۆر باش بوو، ڕێزیان لێمان گرت و خواردن هەیە، پێشتر خواردن بە هیچ جۆرێک نەبوو. کۆمەک و هاوکاریمان لە هەرێمی کوردستان و کۆمەڵی کۆمپانیا پێدەگات. سەیری منداڵەکان بکەن کە لەلایەنی یونیسێفەوە جلوبەرگ و شتیان بەسەردا دابەش کراوە. زۆربەی ئەم منداڵانە بێ جلوبەرگ و پێڵاو بوون، ئێستا هەموو شتێکیان بۆ دابین کراوە. کوا ئەو دادپەروەریەی داعش دەیگوت دابینی دەکەن. کۆمەڵگەی دوای جەنگ کۆمەڵگەی زام و برینی ئەو قوربانیانەیە کە هەریەک بە جۆرێک دەیەوێت چیرۆکی ئازار و ژانەکانی خۆی بجێڕێتەوە. کۆمەڵگای ئەو دەنگانەیە کە سەردەمێکی زۆر خامۆش کراون و ئێستا بە دەنجی بەرز کوێرەوەریەکانی خۆیان بە گوێماندا دەدەن.